بۆ من و تۆی ئیماندار دڵتان بە ئیمانەکەتان خۆش بێ واللهی تا دەگەینە قیامەت بەویست و ڕەحمەتی خوا پاک دەبینەوە. وێزگەی یەکەم کە خوا لە گوناه پاکت دەکاتەوە لەگەڵ کافر فەرقت هەیە ئەویش ئەوەیە گوناهت کردووە جاری وا لە بیریشت چۆتەوە بەی لێ بکەی بەڵام هەر لە دڵەوە خۆت بە خەجاڵەتباری باری خوا دەزانی خوا بە لوتفی خۆی لەت خۆش دەبێ هەر لە قیامەتە بە چاوتان ناداتەوە دەفەرمێ زەربێکی بەسەر بێن و تەواویکەن تەواو بوو ئەو دۆسیە داخرا گوناهی وا هەیە کردوتە دوای بە ئاگادەیتەوە تەوبەی لێ دەکەی خوا هەر لەسەرت حیساب ناکات لە قیامەتە بە تەوبە ئەو هەموو گوناهانە سڕانەوە لاپەڕەکان سپی بوونەوە. گوناهی وا هەیە بە نەخۆشی ئەو کاتانەی لەسەر جێ و نەخۆشی سەخت دەگری والله هەتا هەڵامەتێک دەگری خوا چۆن گەڵای دار دەوەرێنێ لە پایزە ئەوە گوناهەکانت لێ دەوەرێنێ. گوناهی وا هەیە بە خەم و خەفەت خەم و خەفەتی بژێوی ژیانی خۆت و ماڵ و منداڵت خەمی خێزان و هاوسەری خراپت خەمی نەبوونی و نەداریت خەمی کاسبی و بژێوی ژیانت خەمی وڵاتت خەمی ئەو خەڵکە سەر لێ شێواوە نێرگە لە کێشەی کە بەم جومعەیە لەو سەرجادە دەیبینی خەمەتیت خەفەتی بۆ دەخۆی ئاخرەوەش خەمە ئەوە داهاتی وڵاتەکەم واسنگی داڕزا لە زیاتی ڕوو لە خواکە خۆی دادەڕزێنێ واللهی خوا بەو خەمانش هەموو گوناهەکان لەسەر ڕەش دەکاتەوە هەر جار بۆ جا گوناه لێ هەڵدەوەرێ خەمێک گوناهێک بە عیبادەتی خوا گوناهێکت کردو دوورکات نوێژی حەقیقیت بۆ خوا کردو خوا لێت هەڵدەوەرێنێت بەخشینێکت کردو چاکەیەک و یارمەتی فەقیرێکت داوە خوا گوناهێکت لێ هەڵدەوەرێنێ إن الحسنات يذهبن السيئات لسورة هود آياتي صوت شهداء دەفەرمێ دڵنیابن چاکەکان خراپەکان لا دەبن هەر خراپەیەکت کرد چاکەیەک بکە بە شوێنێ خۆی گەورەی لای دەبا بەس کافر ئەوەی نییە کافر یەک گوناهی لێ کەم نابێتەوە لە قیامەتە کاملەتەن خوا دەفەرمێ هەمووی لەسەر حیسابە